حسن بصري فرمي من علامة إعراض الله تعالى عن العبد أن يجعل شغله فيما لا يعنيه. لنشاني أوي كإنسان بزاني كبشتي لخوا كردوا وخواي قورا بشتي لو كردوا أويك أو كسم مشغولك بشتيك وكبيوندي بوني بام روشقار خريجي خلق بام روشقار خريجي خلق خوش هیچ لەبارەیان نییە. ئێوەزانن براکانم و کەسانی کە زۆر باسی خەڵکەکەن خۆیان هیچ نین لە ڕاستیە. جاری وایە مەسەلەن کۆمەڵە خەڵکیان بۆ ماڵی تۆ سیرەکەی دەسەکەن بە غەیبەت و زەم و ئەوانە کە تۆ سیرەکەی بەڕاستی ڕەگ و ڕیشەیەمان خۆی پاک نییە، بنەچەیان پاک نییە، ڕەوشت و ئەخلاقی پەسەند نییە، کەچی سیرەکەی هەموو خەڵکی ئەوەتە بەر نەشتەر، هەموو خەڵکی ئەمەلیات کرد، هەموو خەڵکی بریندار کرد لەسەر دینی ژنە، باسی شەرەفیانەکە، باسی ئەخلاقیانەکە، باسی داهات و سەرۆت و سامانیانەکە کە پەیوەندی بە تۆ نییە. براکانە مەگەرێمە بین باسی پارە و داهاتی خەڵکێکی تایبەتی دۆست و خۆشەویستەکانی خۆمان بکەین توخوا ئەمە لە ئەدەبە یا لە حەسوودیە. تخوا من ڕازی بوونە بۆی کە خوا عەدالەتەکانی بەو نەوع عەدابەش کردووە. وەڵا ڕازی بوون نییە لە ڕاستیە. براکەم تۆ ڕەخنە لە چیەگری لە عەدالەتی خواگری. ئێمە کێ پێیاوە؟ مەگەر خوا پێی نەیاوە؟ تۆ بۆ ڕەخنە لە پێدانی خواگری، بۆ ڕەخنە لە بەخششی خواگری، بۆ ئاگامان لە خۆمان بێ. من حسن إسلام المرء تركه ما لا يعني. لجوانترين مسلمان بوني كسيوية واز لشتي بيني كا بيوندي بتون.